باپیرە 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 ها چ بدەوێت؟ دەست دەکەین خواتشکە ماشەڵڵا ماشەڵڵا چەند زیرەکە ڕێگرۆکە دەخینی بەخوا لە داک و بابت باشتر نابی لە باپیرت خواتشکە دەستت کرا دەستت هەستە بڕۆ دەرێ ئەگەنا بە شەق هەموو خەڵک دەشێنم دەرسم هەیە دەخینم فەرحێڵ ناتبم یعنی ناتبم دەست بەکەم برادەرەکانم بۆ ئەو سەرسەریانە لە من پێ باشترە ها قسە بە برادەرەکانی من نەڕێەوە دەست لە من بەرز نەکەیتەوە ها جارێکی کە تێگەیشتی ئەگەر نا ئێستا ڕوون بە براکان ماڵم وە جارێکی کە پشەقت بکەن دایکە باوکە دەبەستە لەو بیر باپیرم لێ ناگەڕێ لێرە ژێوە سبەی امتحانم هەیە لە داکت بپرسا ماڵی لەمە کردە جەهەندەم دایت خۆ بۆواکی دایە یعنی خەتای منە شەر بێ ئەو ماڵەتان بۆ بەجێ بەم جارێکی کەش من نەبینەوە تێگەیشتی دایکت خۆ بڕۆ دایکت خۆ بڕۆ واز بێنە ئەی بۆ لەسە باوک دەکەیتەوە ها پێم نەوتیە بێ بڵێ ئەو باوکم نییە تێگەیشتی بڵێ باوکم نییە دەی باوکمە باوکم نییە بڵێ باوکم نییە باوکم نییە ئافرین ئاوا وەرە کوڕم وەرە با داکت ئەخلاقت تێک نەدا با بڕۆین جاوەرە کوێ بەجێ داکت نەکە یەک جارێکە ئەرە دا توژۆ تەنزیلێ کچکە لە باشە باش داکت بڵت مەکە دەی بڕۆ ئێستا دەچێت دوکانێ پاکەتەکم لۆ دەینی ئێ بابەجان سبەی امتحانم هەیە دەی بخینم دووبارەی نەکەمەوە بڕۆ دەی ڕێگر چی وەرە تو کەڕی تێناگەی وەرە لەمزان سپێ دەرم وەرە وەردەکشە ماما چەند جارم پێوتی پێی مەڵە ڕێگر لێ قوبوڵ ناکەم ئەو نایی تەمەنە دە باشە بابە باشە دەی ڕێگریش بوو بەناو قەشمەری بە ناوی مامی ڕەحمەتیم نەکەی ئەی ماشەڵڵا لەو ماما ئەگەر باش بووایە لەسەر وەزبە لەسەر پیاوەتی مردیە ئەی چۆن ئەزانین لێگەڕە کوڕم هەستە کرا وڕەکە حوسێن دوکانداری پاکەتەکەم لۆ بینە پێشی برێقەدی باپیرم بۆ پاکەتێڕە بۆ 132,000 هەستە ملشکا سگران ساحێوی و باوک و باپیرەیە بۆیە هەموو دەرسەکانی سفرە لە بەبنیە لە بەرتوو دەدەستلایە هەی داوەشەی بێخیرێت دەبایە لە سەری دابای بەداخەوە کوڕی خۆم نەمدەزانی بۆ زۆرە خۆزگە زووتر وات دەگوت لەو ڕۆوە ئەمن لە هەمووان زیاتر گەنجت پێدەم باشە؟ دەی هەمووتان دانیشتن ئێستا وەڵسا کردی بێنن ئەرێ ئاڤان ڕێگر کاکە دەبایەکە بچێ و دەرکەی کاتەوە کۆلۆ ماڵێ کەس بە کەس نییە وا دەچم كاكا كوي باشە مام صالح لويها ئا مام صالح مام صالح مام صالح کاک حوسێن دەوەرە فەرمو براکەم وەرە السلام عليكم عەلەیکم السەلام برام بەخێر كوي خۆش بیاخوا كاكا تو قدم لنا ديو برا قەدی چ براکەم كوري بابا متكان مشيتي راني ما بتسمينم كاكا بار اتونا دي اونا بس تكان بركمو کاکەم قەت پارەیتون خواردیە سەلامەت دەلێگەڕە با تەقاوی تیکەی وەرگرم پارەکەت لەبستی دەلێ زعما شنو تقاعد تسنى کاکە 270,000 دینارە كوري بابا جسد افتا زي 600 قداري 400,000 ادي تسان کورە تۆ بەڕاستی تا کاچی خۆم حوسێن بە کتاب و بە حساب ئەمە 134,000 دیناری تو قەردارم كوري بابا 160 زي 600 قداري تماشا وهذاك كورد دنيري اوي هیچیە دە پێم لێ دەی وقت التماشا بيف سينما شربن ما كنت ما دار بردياتي برديات جۆبدەم ڕێک لە پیس ئەو چی بەناوی منە هۆم قەردانت کردیە ئەو دەکەی ئەمنت دەمینێرە کوشتە بەریبە تۆ بەناوی من لە توانێ هەموو توانی گواستەوە ماڵێ دەستی خۆش بێ دەزانی بۆ لەبەرەوەی لە باپیری و لە باوکی فێر بووە لا حول ولا قوة إلا بالله حسين
بڕە دەی کوڕم ئێستامت چ بکەم کا قەر دەکەم جۆلە من پارە ڕابگرە دا جۆلە من ڕابگرە سەلامت بی فەرمو وەچی گۆتم إيه. با سەرمان بێت تەقاویتێکی خۆمەرگرم وعد بی هەم پارەکانت دەمەوە بەس تکات لێ دەکەم لەمەوە پاش ئەو منداڵە لۆ چەهات دەریکە باشە وعد وعد كورة وعد بڕۆ حسێن بڕۆ خوا حافظ